مزگەوتی گەورەی سەربەند لە پیرمام لەسەر ڕێگای نێوان هەولێر شەقڵاوە کە شوێنێکی ناسراوە هەم بۆ گەشت و هەم بۆ هاتوچۆی خەڵک. ئەم مزگەوتە بەراورد بە مزگەوتە کۆنەکانی تر بە شێوەیەکی زۆر جوان و گەورە دروست کراوە بە مەبەستی خزمەتکردنی گەشتیاران و دانیشتوانی ناوچەکە. دروستکردنی ئەم مزگەوتە چونکە ئەم ڕێگایە قەبارەیەکی گرنگی هەیە لە ڕووی گەشتیار و هاتوچۆی خەڵک، لەبەر ئەوەی ئەم مزگەوتە قەبارەیەکی گەورە و سەرنجڕاکێشی هەیە، ئەمەش وای کردووە کە خەڵک زۆر سەردانی بکەن و جێگای نوێژ خوێنانی زۆری تێدا دەبێتەوە. مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 80 ساڵ لەمەوبەر کە لە سەرزاری خەڵکی ناوچەکە دەجێڕنەوە. نزیکەی 80 ساڵ لەمەوبەر کەسێک بە ناوی ئیبراهیم حەتار پاشا سەردانی ئەم ناوچەیە کردووە. بەو پێی کە ئەو کات ئەم ناوچەیە مزگەوتی لێ نەبووە، بۆیە بڕیاری داوە بە دروستکردنی ئەم مزگەوتە. مزگەوتی سەربەن گەورەترین و قەدیمترین مزگەوتە لە مەسیح سەلاحەدینی. وەختی خۆ مامۆستا مەلا عومەری گۆڕەشێری ئەلە ئودەرانە کەپرەکی هەبوو، لە من کەپرەکەی نوێژە جەماعەتیانە کرد. کابرایەکە و پێیان دەگو ئیبراهیم عەتار باشی، ئەو ئیبراهیم عەتار باشیە مەندووبێ مەلیکی بوو. کە چاویوە مامۆستای کرد بە مەندیلەوە لە بن کەپرەکی نوێژە دەکا، گوتی دی مزگەوت، گوتی نیتن ئەو عەردەی کڕی. ئەو عەردەی کڕی و ئەو جا مزگەوتی سەر دروست کرد لە ساڵی 57. ئەوەی کە دروستی کرد خەلیفە دروستی کرد، خەلیفە حەمەد. خەلیفە حەمەد دەکەویت دەگاتە بابێ مامۆستا مەلا عەبدولسەلامی، ئێستا ئیمام و خەتیبی مزگەوتی مەلا حەمزەیە. جا لە 57 ئەو مزگەوتە دروست کرا بە ناوی ئیبراهیم عەتار باشی دروست کرا، کابرایەکی موسڵاوی بوو. خوا خێری بنووسی یا ڕەبی. ئەو جا لە دووی مامۆستا مەلا عومەر لێی دامەزرا هەتا وەفاتی فەرموو. نازەم لە نۆ هەتوو چەندێ بوو وەفاتی فەرموو. دوایەکە مامۆستا مەلا حەمەد ئەمینی وەرتی لێ بووە ئیمام و خەتیب و مدەڕیس. مامۆستا مەلا عومەری گۆڕەشێریش ئەویش هەتا مدەڕیس بوو، تەدریسی دەکرد، ئەمما حودرەیەکی ڕەسمیشیان لێ دانا. دوای مامۆستا مەلا حەمەد ئەمینی وەرتی ئەو کاتی مامۆستا مەلا حەمەد ئەمینی وەرتی ڕەئیسی ئیتیحادی عولەما بوو، وەختەچی مەسئولی فتوا بوو، وەختەچی مەسئولی لجنەی ئیمتیحانات بوو، جێگیری وەزیری ئەوقافی بوو. یعنی ئەو ڕوودبانی هەموو پیاوەکی گەورە بوو.